نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن حەزرەتی نوح عەلەیهی السەلام. حەزرەتی نوح عەلەیهی السەلام لە پێناو ڕزگاربوونی کوڕەکەیدا لە حوزوری پەروەردیگاردا مناجات دەکات و لەسەر ئەمەش ئاگادار دەکرێتەوە. ئەمەش لە یەکەم ڕوانینیدا بۆ پێغەمبەرێک بە زەلە دێتە پێشچاو. ئێستا با سەرنجی خۆمان لە ئاست ئەم حاڵەتەی باوکی دووەمی مرۆڤایەتیدا چڕ بکەینەوە و لەژێر ڕۆشنایی قورئاندا هەر هیچ نەبێ هەوڵ بدەین لە چوارچەوەی ئەم ڕووداوەدا لە نزیکەوە ئەم مرۆڤە مەزنە بناسین. لە قورئانی پیرۆزدا دوعاکەی حەزرەتی نوح عەلەیهی السەلام و وەڵامی خوای باڵادەست بۆی و ئاگادارکردنەوەی بەم شێوەیە باس کراوە. ونادى نوح ربه فقال رب إن ابني من أهلي وإن وعدك الحق وأنت أحكم الحاكمين. نوح هاواری بۆ لای خوای گەورە برد و وتی: پەروەردیگارە، کوڕەکەم لە خێزانی خۆمە، بێگومان پەیمانی تۆیش ڕاستە و کاتی خۆی فەرمووت خێزانی تۆ ڕزگارن لە تیاچوون و تۆیش زاناترین و دادپەروەرترینی فەرمانڕەوایانی. حەزرەتی نوح عەلەیهی السەلام لە تاو ئەم ڕووداوە چاوەڕوان نەکراوە کە بەسەر ئومەتەکەیدا هاتبوو تووشی سەغڵەتی و پەشۆکان بوو. لە تایبەتیش پەرۆشی عاقیبەتی کوڕەکەی بوو، پەرۆشەکەیشی بەس بوو بۆ لەرزە پێخستنی مرۆڤێک. داخۆ ئەم سەغڵەتی و پەشۆکانەی لە تاو ئەوە بوو کە کوڕەکەی خەریک بوو دەخنکە یاخود لە ترسی ئەوە بوو کە کوڕەکەی لە نێو جێژاوی کوفردان و قوم دەبوو. بە دڵنیاییەوە هەموو پەرۆشی ئەو حەزرەتی نوحەی کە سەرنجامی دواڕۆژ و بەختەوەری هەتاهەتایی و سزای هەمیشەیی دەبینی و تەمەشای غەزەب و ڕەحمەتی پەروەردیگاری دەکرد لە ترسی دنیا و جسمانیەت و جەستەی کوڕەکەی نەبووە. جا چ باوکێک هەیە لە بەرامبەر تیاچوونێکی جەرگبڕی لەو جۆرەی ڕۆڵەکەیدا نەناڵێنێ؟ پەروەردیگارە، تۆ خۆت پەیمانی ئەوەت پێدا بووم کە خاو و خێزانەکەم لە ناو نەبەی. دەیخۆ سوار نەبوونی ئەم کەشتیە تیاچوونێکی ئاشکرایە و کوڕەکەشم وا لە نێو ئەوانەدا. بەڵێ، وتەکانی حەزرەتی نوح ئەمانە بوو. لە بەرامبەر ئەم نرکە و ناڵینەدا خوای باڵادەست بەم شێوەیە ڕووی ڕاستەقینەی مەسەلەکەی فێر دەکات و دڵی دەداتەوە. قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح فلا تسألني ما ليس لك به علم إني أعظك أن تكون من الجاهلين. ئەی نوح، ئەو لە خێزانی تۆ هەژمار ناکرێت، چونکە بەڕاستی ئەو کارێکی خراپی ئەنجام داوە کەوا بوو داوای شتێکم لێ مەکە کە زانیاریت لەبارەیەوە نییە، با ئەمەش ئامۆژگاریەک بێت بۆ تۆ، خۆت مەخەرە ڕیزی نەزانانەوە. ئەو لە خاوخێزانی تۆ نییە. بەڵێ، ڕاستە ئەو لە پشتی تۆ و لە هاوسەرەکەت هاتوۆتە دنیاوە، لە بێشکەی ئێوەدا و بە لایلایی ئێوە گەورە بووە. بەڵام خاوخێزانی تۆ ئەوانن کەوا لەسەر ڕێبازەکەتن، چونکە ئەو کارێکی نابوتی ئەنجام داوە و چووەتە نێو بازنەیەکی خراپە چێشەوە. لە تۆ یاخی بوو چووە نێو ریزی کافرانەوە، ئەوانیش پەلیان گرت و بردیان تا لە ئاودا خنکاندیان. ئەم خنکانەشی دووچاری نوقمبوونی ئەبەدی کرد. داوای شتێکم لێ مەکە کە زانیاری تەواوت نییە لەبارەیەوە. ئامۆژگاریت دەکەم تاوەکو نەچیتە ڕێزی نەفامانەوە. تۆ مەردی مەیدانی زانست و معریفەت و مەحەبەتیت و بادەنۆشی معریفەتی ئیلاهیت. جا بۆیە ئەم دوعا و داواکاریە لە پێغەمبەرێکی وەک تۆ ناوەشێتەوە کە مقەڕەبیت و لە خۆمەوە نزیکیت. ئەو زەل لەیەش کە لە ژیانێکی 950 ساڵی دراوەتە پاڵ حەزرەتی نوح تەنها خۆی لەمەدا دەبینێتەوە. لە سەروبەندی نوقمبوونی کوڕەکەیدا ڕوو دەکاتە خوای باڵادەست و بۆ ڕزگاربوونی کوڕەکەی دەپاڕێتەوە. باشە، ئایا دەبێت حەزرەتی نوح بۆچی دوعای کردبێت و بۆچی پاڕابێتەوە؟ یەکەم، وەک لە ئاەتەکەشدا هاتووە، خوای باڵادەست پێی ڕاگەیاندووە کە خاو و خێزانەکەی و ئەوانەی باوەڕیان هێناوە سواری کەشتێکە بکات. ئاەتەکە ئەم لایەنەمان بەم شێوەیە بۆ باز دەکات. حتى إذا جاء
نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول ومن آمن. جاکاتێک فەرمانمان دەرچوو بە لە ناوبردنی بێباوەڕان و لە تەنورە پڕ ئاگرەکەوە ئاو فواری کرد کە ئەوە نیشانەی دەستپێکردنی تۆڵەخواییەکە بوو. ئەو ساوتمان لە هەر ڕەگەزە و جووتێک و قاوخێزانەکەت جگە لەوانەی کە حکممان بەسەر داداون هەروەها باوەڕدارانی سواری کەشتێکە بکە. ئەمە ئەو پەیمانەیە کە حەزرەتی نوح عەلەیهی سەلام لە خوای باڵادەستی وەرگرتووە. ئیتر ئەویش لەسەر بنەمای ئەم پەیمانە داوایەکی لەو جۆرەی لە خوای گەورە کردووە تا ئەو ساتە وەختەش نەیدەزانی کە کوڕەکەی خۆی حکمێکی وای لەسەر دراوە کەوا بێ داواکاریەکەی حەزرەتی نوح عەلەیهی سەلام جگە لە باسکردنی پەیمانەکەی خوای گەورە شتێکی تر نییە. حەزرەتی نوح بە وەحی پەروەردیگار دەستی کرد بە دروستکردنی کەشتیەک و هەر بە فەرمانی ئەویش خەڵکی بۆ لابان کرد. گومانیشی تێدا نییە لە نێو ئەو خەڵکانی بانجی کردبوون ئەندامانی خێزانەکەی خۆیشی تێدا بووە. لە ڕاستیدا خوای گەورە جەللە جەلالوهو پێی وتبوو کە ئەندامانی خێزانەکەی واتە ئەهلەکەی سواری کەشتێکە بکات. خوای گەورە وەهای پێوت بوو بەڵام وا کوڕەکەی بە بەرچاوی خۆیەوە لەگەڵ شەپۆڵەکاندا لە زۆراندا بوو. لەم چرکە ساتە سەختەدا کە هەموو دەرگاکانی ڕزگاری بەڕوویدا داخرابوون ڕووی کردە دەرگانەی ئەو زاتەی کە هەموو گرێشوێرەکانی دەکاتەوە و بۆ ڕزگارکردنی کوڕەکەی لێی پاڕایەوە. بارودۆخەکە بە جۆرێک بووە نەڕێگە چارەیەک مابوو پەنای بۆ بەرێت نە لقێکی شەبووە جگە لە دوعا دەستی لێگیر بکات. کاتێکیش هەواڵی ئەوەی پێگەیشت کە کوڕەکەی لە ئەهلی ئەو نییە لە پەل و پۆکەوت. ئاخر چونکە ئاگاداری ئەمە نەبوو لەبەر ئەوەیش کە کوڕی خۆی بوو هەروای دەزانی لە خێزانی خۆیەتی. کتومت بەو شێوەیە بوو چونکە هەر کە وریاکردنەوەکەی بیست بەبێ دواکەوتن یەکسەر تەوبەی کرد و گەڕایەوە بۆ لای پەروەردیگار و کەوتە نزا و پاڕانەوە. قال رب إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. پەروەردیگارە بەنات پێدەگرم لەوەی داوای شتێکت لێ بکەم کە زانیاریم لەبارەیەوە نییە بۆ ئەگەر لێم نەبووریت و ڕەحمم پێ نەکەیت ئەوا دەچمە ڕێزی خەسارەتمەندانەوە. لەمەوە بەڕوونی دەردەکەوێت کە ئەو وەختەی حەزرەتی نوح عەلەیهی سەلام ئەم داواکاریەی لە بەردەرگانەی پەروەردیگاری داعارز کردووە ئاگاداری ئەم حاڵە نەبووە و پێی نەزانیوە. کاتێکیش پێی زانیوە ڕاستەوخۆ لە ویستەکەی پەشیمان بووەتەوە و داوای لێخۆشبوونی کردووە. ڕوو دەکەمە جەنابتان ئاخر چۆن دەکرێت بەوەها هەڵوێستێک بوترێت هەڵا لە کاتێکدا ویژدانی مرۆڤ وەک ئاسۆیەک تەماشای ئەمە دەکات و سەری ڕێز لە ئاستیدا دادەنەوێنێت.